قلمدي حزكم دەستپێکە بۆم بە حەزبێکی گرنگیە ئەف جۆرە پیشانگە لە هەرێما کوردستانی چییە؟ بەیانی باش بینەرانی NRT بێگومان هەبوونی ئەو چالاکیانە زۆر گرنگە بۆ کوردستان بە تایبەت کە فۆتۆگرافەرەکانی ناوچەکانی دیکەیە یان فۆتۆگرافەری بیانی تێدایە ئەوە وای لێ دەکات کە جوڵەیەکی هونەری بە تایبەت لە بواری فۆتۆگرافی دروستبی سوودەکە بۆ بێگومان یەکەم شت بۆ فۆتۆگرافەرەکانی کوردن دۆمیان بۆ بینە و ئارزومەندی ئەو هونەرەیە کە دەبینن چەندین وێنە جیاواز تێدایە ستایلی ئیشکردن تەکنیکی ئیشکردن ئەوە هەموو و هەروەها ئەزمونیش ئەوە هەموو سوودی هەیە بە تایبەت بۆ فۆتۆگرافەرانی کورد. بەڵێ باشە بەڕێز چەند فۆتۆگرافەر بەشدار کردە دوێ پیشانگەهێدا کە بێژن فۆتۆگرافە ناوخۆی بن یان بیانی بن؟ بەڵێت زیاتر لە 90 فۆتۆگرافەر لەو پێشانگەیە بەشدارن زۆربەیان بیانی و فۆتۆگرافەری عێراقی و عەرەب و بە خۆشحاڵیەوەش فۆتۆگرافەری کوردی تێدایە لە کوردستان 5 فۆتۆگرافەر بەشدارن ئەو پێشانگەیەش لەلایەن یەکێتی وێنەگەرانی عێراق بە هەماهەنگی لەگەڵ بەرەبایەتی شێوەکاری هەولێر ڕێک خرایە و سێ ڕۆژش وەکو باستان کرد جەنابتان بەردەوام دەبی ئەمڕۆ کوتایی نمایشەکەیە. بەڵێ باشە بەڕێز ئەف پیشانگە سێ ڕۆژ بەردەوام بوو ئیرۆ داوی ڕۆژە چالاکی ئیرۆ جەموهەنە کۆ ئیرۆ داوی ڕۆژە پیشانگە هەیە. بە خۆشحاڵیوە لەو دوو ڕۆژەی ڕابردوو ژمارەی زۆر لە هونەردۆست و بینەر و خەڵکی شاری هەولێر سەردانی ئەو پێشانگای بکە لە بەڕاستی ئەمە زۆر خۆشحاڵین لە کە تەسەووری مەدا نەبوو کە ژمارەی زۆر سەردانی ئەو پێشانگای بکەین خەڵک هەر بە تەلیفۆنیش داوا دەکەن کە بزانین کاتەکان چ وەختەکە و کەیە بینەرەکانیش تقریبەن دوو بەشن ئەوانەی کە تەلەبەنە کە ناتوانن بەیانیان بێن ئەوان پاش نیوە ئێواران هەتا سەعات 6 پێشانگایەکە بەردەوامە ئەمڕۆژ وەکو ڕۆژانی دوو ڕۆژی ڕابردوو پێشانگایەکە بەردەوامە و چاوەڕێ دەکرێت کە خەڵکەکی دیکە و خەڵکەکی زۆر سەردانی ئەو پێشانگای بکەن. بەڵێ باشە بەڕێز بێژم دناوە پیشانگەهێدا خەلک گەلک هاتبین کەس مەسەر داخواز دکردن کە هەنێک وێنە دناوە پیشانگەهێدا بکڕن ئایا چ بەهاکی دەهات فرۆتن؟ هیچ تەلەبەک نەبوو لەسەر کڕینی تابلۆیەکان بە حکمی ئەوەی کە هەر عەرزیش نەکرابوو بۆ فرۆشتن بەڕاستی و حەسەب ئەو اتفاقیەیە کە کرایە لە بینی فۆتۆگرافەرەکان و لە بینی یەکێتی وێنەگەرانی عێراق لەبەر ئەوەی زۆربەی ئەو فۆتۆگرافەرە بیانینە کۆپیڕایتی خۆیان تەنها بۆ نمایشکردنەکەیە ئەوان هیچ نرخ و هیچ تەلەبەکیان داننایە بۆ فرۆشتنی ئەم وێنانە. بەڵێ باشە بەڕێز حەزەکەم بەحسا خەلکی بکی بۆ من ئایا خەلکەیە چەند دەهات vê پیشانگەهێ ئایا خەلک زانیاری و بێژم جەموهەنە سەر vê wêneyê پۆرترێت کو خەلک دەهاتە سەردانە vê پیشانگەهێ دەکرد؟ بێگومان بخۆی دوو ئەوەی جیاواز سەردانی پێشانگای دەکرد هەندێکیان کە تایبەتمەندن بەو باڕێ کە فۆتۆگرافەرن ئەوان دیکەش خەڵکی ئاسایی کە دێت حەزیان لە بینینی پێشانگایەکەیە لەو دوو ڕۆژە ئەمە بەردەوام لەوێ بووین بۆ ئەوەی هەر پرسیارێک هەبی یان گفتوگۆیەک هەبی ئەمە بکەین لەوێ بە خۆشحاڵیەوە زۆربەی
فۆتۆگرافەرەکان و خەڵکی دیکەش پرسیارێکی زۆریان دەکرد چکە یەکەم جارەکە ئەوان ئاشنابن بەو نوع ستایلانە بۆ نوع تەکنیکە لە کارکردنی فۆتۆگرافی بێگومان کە ئەزمونێکی باش تێدایە ئەو پێشانگایە ئەوەش وەی لێ دەکە کە فۆتۆگرافەری کورد هەوڵەدا زیاتر پەڕی بەخۆ بدا هەوڵەدا زیاتر ئیش بکاتن بەڵێ گفتوگۆیەکی باش دەکرا ڕۆژانە بۆ ئەوەی ئاشنابن بەو نوع ستایلە لە ئیشکردندا. بەڵێ بەڕێز ئەوە یەکەمین پیشانگاه بوو کۆ لە هەولێرە بێتەڤەکردن بە vê جۆری بێتە ئایا وی مژڤانن دەمێن داهاتی دەبژن ساڵێ داهاتیدا پیشانگەهێن vê جۆری ڤەکن لە هەرێما کوردستانی و نەک بەس لە هەولێرە بێتەڤەکردن ببن باژارên din jî هەرێما کوردستانی. بێگومان ئەمە ئەوە یەکەم بڵێن هەماهەنگیان یەکەم تعاونە لەگەڵ ئەو بەڕێزانێک کە لە بەغدایە هاتوبوون ئەمە چەندین فکرە و چەندین پرۆژەوان باس کردیە لەگەلیان هەر لەو پێشانگایش داوامان کرد ئەگەر بکرێ بیبینە شارەکانی دیکەی کوردستان سلێمانی و دهۆک و شارەکانی دیکەی کوردستان ئەگەر بکرێ ئەوان بتوانن ئەوی دیکەش ئەمە هەوڵە دەین بۆ ساڵانی داهاتوو پێشانگای دیکە لەو شێوەیەیان لەوە گەورەتر و ڕێژەی بەشداریکردنی فۆتۆگرافەری کورد زیادتربی لەو پێشانگایە بۆ ئەوەی ئەمە بتوانین زیاتر خزمەتی بواری فۆتۆگرافی بکەین. بەڵێ بەڕێز بەحسا هاتنە خەلکێت کرد و چاوە هەن زانیاری جەموە هەبین ئایا فۆتۆگرافەر لەوێ دەرێژی زانیاریین باش هەنە سەر vê هونەریەک و ئەو تێدە بژم شول دەکەن یان بەشداری دەکەن پیشانگەهاندا ئەو فۆتۆگرافەری کوردی کۆ divê پیشانگەهیدا بەشدارکردنە بژوانن بەشداری پیشانگەهên نێودەوڵەتی بکەن. بەڵێ ئەو فۆتۆگرافەرەکان زۆربەیان ئاسیان باشە ئەگەنا فۆتۆیەکانیان جێ نەدەبووە لەو پێشانگایە دەتوان بڵێن فۆتۆگرافەری کورد دەتوانی بە ئاستەکی باش بتوانی بەشداربی لە پێشانگایەکان نێودەوڵەتی و پێشبەرگەکان بێگومان زانیاری هەبوو بەڵام لەو پێشانگەیە ئەوان زانیاری زیاتریان بەدەستهێنا گفتوگۆیان زیاتریان کردیە پرسیار و وەکو بڵێن پرسیاری شێوازی تەکنیک و بەکارهێنانی لێنز و بەکارهێنانی ئەو گۆشانەی کە لە پێشانگایەکە هەبوو گفتوگۆ لەسەر کرا و سوودیشی زۆری هەبوو. بەڵێ بەڕێزە حەز دەکەم بۆم بەحسکی وێنەی پۆرترێت چییە؟ تایبەتمەندیە vê هونەری چییە بۆم زیاتر بەحسکە کۆبینەری ئەنارتیژی باشتر بزانێ؟ بەڵێ وێنەی پۆرترێت یەکێک لە بوارەکانی فۆتۆگرافیە تایبەتمەندیەکی خۆی هەیە کە کارکردن زیاتر لەسەر ڕوخساری مرۆڤەکان دەکرێت دەتوانی لەڕێی چۆن دەتوانی لەڕێی فەیسەوە یان ڕوخسارەوە تو پەیامێک بگەینی یان ناساندنە چی بکەی بۆ بینەر یعنی ئەوەی لە پێشانگاکەمان بینی پێشاندانی کولتوری جیاوازی میلەتەکان بوو یعنی تو هەستت دەکرد کە لە نیوان گەشتەکی کولتوری و فلکلۆری لە ناساندنی کولتوری وڵاتانی یعنی لەڕێی فێسەوە ئەتو دەتوانی زۆر پەیام بگەینی وجا پەیامی هونەریبی ئازاری تێدایە یان هەر شێوازێک لە شێوازەکانی ژیان تەوان لە فۆتۆگرافەر بۆ فۆتۆگرافەری دیکە جیاوازی هەیە لە شێوازی گرتنی پۆرترێت ئەو تەکنیکەی کە فۆتۆگرافەر بەکاری دەینی ستایلی تایبەتی خۆیان هەیە و زیاتر وەکو باسم کرد ڕوخسار بڵێن بابەتی سەرەکی
وێنەی پۆترێتە. بەڵێ باشە بەڕێز بنەریناتە تۆ بێژم فۆتۆگرافەری کوردی چاوە دەبینێت چه ئاستێکیدایە؟ فۆتۆگرافەری کورد گەشتیتە ئاستێکی باش، بەڵام پێویستە زیاتر پەڕێ بەخۆی بدا بۆ ئەوەی بتوانی زیاتر جێ ببتەوە لە جیهانی فۆتۆگرافی. بەڵێ فۆتۆگرافەری گەنجی باشمان هەیە، فۆتۆگرافەری خاوەن ئایدیاکی باشمان هەیە، بەڵام ئەوەی مایە کە کەسانێک بێن دەستیان بگرن و یارمەتیان بدەن بۆ ئەوەی ئەوانیش بتوانن جێ خۆیان بکەنەوە لە جیهانی فۆتۆگرافی. بەڵێ باشە تە بەحەزێکی تبێژی فۆتۆگرافەرە کورد پێتیڤیاوی زێدەتر لەسەر vê هونەریە باشتر بزانە ئای لە هەرێما کوردستانی جێهەیەکی هەیە کە فۆتۆگرافەر بچتەوەی دەرێ زێدەتر فێری vê کاری ببێتە، فێری vê بەرهەمیژی بێتە. بەڵێ چەندین شوێن هەیە ئێستا بۆ فێربوون یان بۆ پەرەپێدانی فۆتۆگرافەران هەیە لە کوردستان. ئەو شوێنانە تەبان هەمووی جهدی شخصینە، لەوێ یان بڵێن ڕێکخراوی کۆمەلگای مەدەنینە یان فێرگەنە یان ئەو جیانەیە کە هەوڵەدەن فۆتۆگرافەرەکان کۆکەنەوە بۆ ئەوەی بتوانن زیاتر سەقافەت و ڕۆشنبیری فۆتۆگرافی زیاتر بکرێ و بڵاویش بیتەوە. گەنا ئەمە ئەگەر باسی ئەکادیمیای بکەین، ئەمە ئەکادیمای تایبەتمان نییە بۆ فۆتۆگرافی لە کوردستان. هەروەها ممکنە لە زانکۆیەکانیش هەر تەنها وێنەی تایبەتە، وانەی تایبەت عەفوەن لە زانکۆیەکان کە دراسە دەکرێتن. ئەگەنا وەکو بوارەی تایبەت و تەخەسوس لە کوردستان نیمانە. ئەوەی هەیە هەمووی بە جهدی شخصی دەکرێت بۆ ئەوەی بتوانن خزمەتی ئەو هونەرە بکرێت. بەڵێ باشە ئەو جهێن هاتنە ڤەکردن بە جهدی شخصی هەیە چه ئاستێکی ئەو فۆتۆگرافە دەگەهێتەوە دەرێ ئەگەر بچێتە لە دەستپێکی دەلوێ دەرێ فێری vê هونەریە بێت و وێنەیە پۆرترێت بکێشێت. باشە هەیە چه ئاستی دەگەهێتە فۆتۆگرافەر کارێ بەشداری بێژم پیشانگەهێ نێودەوڵەتی تە بکەێت و سەرکەفتی بێت تێدا؟ بخۆی دەورەی باشی هەیە، تەوان بێگومان فۆتۆگرافی چەند ئاستێکی هەیە. ئەگەر ئەمە بڕۆین بەڕێ تەخەسوس بڕۆین شتێکی زۆر باشە. مەسەڵەن ئەمە بەیسکمان هەیە، سەرەتاییەکان هەیە. فۆتۆگرافر دەکرێت لە سەرەتاییوە فێری ئەلفوبێی فۆتۆگرافی بێ، ئینجا پاشان ئەو فۆتۆگرافەر بزانی حەزی لە چ بوارەی فۆتۆگرافیە، اینجا تەخەسوسەکەی وەرگری و خوڵواهێنان لەو بارەی وەرگریتن. بەنسبەت بۆ پێشانگایەکان بخۆی دەبی متابعەتی باش هەبی، چونکە چەند ساڵانە چەندی پێشانگا دەکرێتەوە. هەر بخۆی بڵێن وێبسایتی تایبەت هەیە بەو جیانە کە پێشانگالی دەکرێتەوە. پێویستە فۆتۆگرافەران متابعەیان هەبی، تەواسولیان هەبی بۆ ئەوەی بتوانن ئەوان بەشدار بن لەو پێشانگایە. هەروەها شتێکی زۆر گرنگ هەیە لەو مەوزوعی کە ئەمە لەو فێرگانە فۆتۆگرافر فێری ئەوەی بکرێت کە چۆن دەتوانی بەشداری پێشانگای بکات، چونکە هەتا ئێستا کێشەی ئەوەمان هەیە کە فۆتۆگرافەری کورد نازانی چۆن بەشداری پێشانگای بکە. حەزی لێ بەشدار بێت، بەڵام بە شێوەیەک بەشدار دەبی ئەوە کێشەکە یان لە هەڵبژاردننی فۆتۆیەکانی سەرکەوتوو نەبووە بۆ ئەوەی بتوانی بەشداری پێشانگایەکان بکەن. لە زۆربەی خوڵواهێنانەکان تەرکیز لەسەر ئەوەی بکەین کە شێوەیەک بەشداری پێشانگایەکان بکەن. بەڵێ باشە بەڕێز دەمێن داهاتیە بزاڤن هەوا چینەکۆ ئەف جۆرە هونەرە لە هەرێما کوردستانی پێشکەفتتر ببیتە. بێگومان یعنی ئەمە دەبی پلاندان بدرێ بۆ ئەوەی بتوانین
لە هەموو بوارەکانی فۆتۆگرافی کار لەسەری بکەین بە تایبەت ڕۆشنبیری کەسایەتی فۆتۆگرافەر ئەوەش بابەتێکی گرنگە لە چۆنیەتی تعاملی فۆتۆگرافەر لەو ژینگەیە کە تێدا دەژی یعنی فۆتۆگرافەر تەنها بەس ئەوە نییە کە تو بتانی چۆن کامێرەی بەکاربێنی بەڕاستی بەشەکی گرنگی ئەوەیە کە کەسایەتی فۆتۆگرافەر کە دروست بکرێ چۆنیەتی معاملەی لەگەڵ خەڵک چۆنیەتی هەڵسوکەوتی لە ناو کۆمەلگا و کە دەستە شوێنێک بۆ فۆتۆگرتن دەبی چ شێوازێک بەکاربیینی چون تعامل لەگەڵ ئەو ژینگەیە کە تێدا کار دەکەیان ئەو خەڵکەی کە لەوێنە چۆن دەتوانین تعاملیان لەگەڵ بکەن. بەڵێ باشە بەری ئەس بێژم جاوی لە گۆتو بێژم خۆ دەرگالتە دەبینم حەزێکی چی بێژی؟ بەڵێ ئەم دەڵێم بە فۆتۆگرافەکان بە تایبەت گەنجەکان کۆڵ نەدەن هەوڵ بدەن کار بکەن وڵات و شار و ئەوەی خۆتان تەوسیق بکەین یان دوکمنت بکەین بۆ ئەوەی ئەمە ئەرشیفەکی دەوڵەمەندمان هەبی لە کوردستان چکە لە کۆتایی ئەمە دەبی ئەرشیفی خۆمان لە دەستی خۆمان بی بتوانین هەموو بوارەکانی ژیان دوکمنت بکرێت چونکە ئەوە بۆ داهاتوو زۆر گرنگە کە ئەمە ئەرشیفەکی نەتەوەی فۆتۆگرافی خۆمان هەبی کە بەداخەوە چەندین ساڵە ئەمە لەو ئاستەنینە کە بتوانین وڵاتی خۆی شاری خۆم وڵاتی خۆم دۆکمنت بکەم بە شێوە کە بتوانین لە داهاتوو سوودی لێوەرگین ئەوە ئەرکەکە لەسەر فۆتۆگرافەران کە بتوانن دوکمنت بکەن. بەڵێ سەفین حەمید سەرپرشتەر پیشانگاهانی دەوڵەتی وێنەی پۆرترێت گەڕمە بەگەلێکی سپاس بەڵێ بەرەزان ئەمە وچارێکی وەرگرن و ڤەگەڕمەلات.